سڵاتان لێبێم کاتتان باش بەڕێزان خۆتان دەزانن کە ئێستا بانگەشەی هەڵبژاردنە لە چوارچەوەی پرۆگرام و بانگەشەکردن بۆ لیستی کاندیدانی پارتی و لیستی 190 پارتی بەرنامەی ڕووماڵ بە درێژایی ئەم بانگەشەیە تەور و بەرنامەکانی دەچێتە خانی ئەم چوارچەوەیە بۆیە لە یەکەم ئەڵقەی ئەم بەرنامەیەدا میوانداری کاندیدێکی پارتیم کردووە دەمەوێت لە نزیکەوە بڕوویا و دیدگا و کارنامەی ئەو بزانم بۆ 4 ساڵی داهاتووی کاری پەرلەمان دەیەوێت چی بکات و ئەسڵەن کاتێکە خۆی کاندید کردووە مەبەست و ئامانجی لە چوونە پەرلەمان چییە؟ مانەوەی لیستی پارتی بم بەهێزێ بۆ قۆناغی داهاتوو تا چەند گرنگە بۆ زامنی پاراستنی قەواری دەستوری هەرێمی کوردستان بۆچی خەڵک پێویست و گرنگە دەنگ بە پارتی بات حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵێک تەور و بابەتی دیکە لە چوارچەوەی بانگەشەی هەڵبژاردن دەکەمە پرسیار وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک دڵشاد عومەر کاندیدی ژمارە 20 سەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. کاک دڵشاد سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بیت. سپاس بۆش. کاک دڵشاد ئەگەر پێش ئەوەی بچمە سەر بابەتی ناساندنی خۆت پێم خۆشە ئەم چەند ڕۆژەی بانگەشەی هەڵبژاردن وەزعی بانگەشە چۆن دەبینیت بە تایبەتی بەدەمەوە هاتنی خەڵک لە ئاستە جیاجیاکان بۆ سەرخستنی لیستی 190 پارتی لە ئاستمۆحی ئێوەدایە؟ سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. وەڵا بەتەئکید ئەم لەم ماوەیە کە ئێمە بانگەشەمان دەست پێ کردووە هەست بە دوو شتەکەین. باش بە خۆشحاڵیەوە بەدەنگەوە هاتنی خەڵک بە خۆشحاڵیەوە لەسەر ئەم هەموو ئاستەنگانی کە بۆمان دروست دەکرێت لەسەر و ئەو هەموو ناڕەحەتیانەی کە خەڵک بە تایبەتی فەرمانبەران هەیەە لەسەر ئەم هەموو ناڕەزایەتی خەڵک بەدەنگەوە چوونی خەڵک بۆ ئێمە لە ئاستێکی باشدایە وە زیاتر لەوەی کە چاوەڕێمان دەکرد و هەست دەکەین خەڵکی کوردستان خەڵکی ئەم پارێزگای سلێمانیە هەست بۆوەکەن دەسەڵاتی پارتی لەم شارەیە چ سوودێکیان پێگەینێ چ پرۆژە خزمەتگوزاریەکان پێگەینێ. بەداخەوە شتێکی تر هەیە لەم پرۆسەیەدا هەست دەکەین هەندێک لایەن لایەنەکانی غەیری پارتی هەندێک لایەن هەن لەم شارەیە هەستەکەین بەرەو وەزعەکە بەرەو گشتی ئالۆزی بەرن و لە دڕاندنی فلێکسەکانمانەوە دەستیان پێ کردووە کارگەیشتۆتە ئەوەی لۆگۆی پارتی لێ بکرێتەوە کارگەیشتۆتە ئەوەی کە بەڕاستی لە ڕاگەیاندنەکانەوە هەست بۆ ئەکرێت کە لەگەڵ ڕێزمە هەست بەوە ئەکرێت ڕاگەیاندنەکانیان ئەو حیزبانە بۆ ئەو بەکارەهێنرێن کە توندوتیژەی ئەم پرۆسەیە دروست ئەم توندوتیژێ ئەم کێبڕکێ بۆ لەسەر حسابی حیزبێکی سیاسی دیکە بێت بەرامبەر بە حیزبێکی دیکە بۆ زۆرترین گرژی زۆرترین ئاڵۆزی زۆرترین لێدوانی نابەرپرسانە بەرامبەر بە کاندیدانی پارتی و لیستی 190 پارتیە. ئەمە لە بەهێزی و کاریگەری ئەم لیستە نییە؟ بە دڵنیاییەوە پێش لیستی سەولەوە پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە باشە لە سەرەتای دامەزراندنیەوە هەم لە ڕووی ئیقلیمیەوە ئەم دەوڵەتانەی دەوروبەرمان هەم لە ناو خۆمان کە کۆمەڵێک ئەحزاب دروست بوون بە دیدگای جیاواز لە پارتی هەمیشە مەسلحەتی خۆیان لەوەدا بینێتەوە کە لە پارتی و لە پارتیەکان بن لە کەسایەتیان بن لە مەسلحەتیان بن تا کار بگاتە ئەوەی کە حتا لە قۆناغێک لە قۆناغەکاندا خەڵکی پارتی لەسەر پارتی بوون کوژراوە لەسەر پارتی بوون خەڵک ماڵی تاڵان کراوە خەڵک چۆتە سەر ماڵەکەی یعنی گەشتۆتە لوتکەی نامرۆڤانە نامرۆڤایەتی طبعاً بەڕاستی بۆیە پارتی لە ڕووی سیاسیەوە ئەوە گەورەیە تر لەوانەیە لایەنی تر هەبێ ئەو توانایی نەبێ ئەو توانای ئەو ئیدارەدانی نەبێ کە پارتیەکە کەواتە گەورەی پارتی لەوەدایە ینی هیچ جوابدانە وەڵامێکی نییە بەرامبەر بەم دەست درێژەی کە دەکرێتە سەر کاندیدانی پارتی لە ئاستە جیاجیەکان. کەواتە پارتی خەمێکی گەورەتری لە ناخ و لە بیر و لە زەهنی خۆیدا داناوە خەریکی ئامانجە گەورەکانە دانابازێتە ئاستە بەتەئکید تۆ کە ئامانجێکی گەورەت هەیە باشە دژمنی گەورەشت بۆ دروست ئاستەنگی گەورەشت بۆ دروستەکەن تۆ بۆ گەیشتن بە ئامانجەکە نابێ خۆت بە وەڵامدانەوەی خەڵکی تر مەشغوڵکەی تۆ بۆ گەیشتن بە ئامانجی گەورە قوربانی گەورەیەوێ باشە ئەمە ئامانجێکی گەورەیە. پارتی دیموکراتی کوردستان کە گەورەترین حیزبی سیاسی هەرێمی کوردستانە و گەورەترین ڕۆڵی هەبوو لەوەی کە ئەمڕۆ ئێمە هەرێمێکمان هەبێ هەرێمێکی دەستوری یاسایی نێو دەوڵەتی باشە بۆمانەوەی ئەم هەرێمە ئەبێ زۆر شت قوبوڵکە
ئەبێ استیفزاز قوبوڵکەین چونکە ئەم خەڵکە ئەم هەرێمە چیتر بەرگەی دووبەرەکی ناکرێت بۆ ئەوی دووبەرەکی دروست نەبێ با فلێکسەکانی ئێمە بدڕێنن با هێرشکە لەسەر کاندیدەکانمان ئاماج ئەوەیە ئەم هەرێمە بمێنێتەوە و بەهێز بێتەوە و بە دڵنیاییەوە لەمە بژارنەیە ئەگەر پارتی لەم شاری ئێمەیە لەم شاری سلێمانیە لە شاری هەڵمەتی قوربانیە زۆری نەبێنێ دەنگەکانی هەڵبکشێن و کورسیەکانی زیاد بکەن بە دڵنیایەوە بە دڵنیایەوە پێگەی هەرێم لە ساحی عێراقی لە ساحی ئیقلیمی لە ساحی نێودەوڵەتی زۆر بەهێز دەبێتەوە و ڕابردوو ئەوەی سەلماندووە ڕابردوو ئەوەی سەلماندووە هەر کاتێک پارتی بەهێز بوو بێ هەرێم بەهێز بووە کاک بشار بەرچاوتان ڕوونە کە پارتی لەم سنوورە لەم بازنەی هەڵبژاردنە چەند کورسی بەدەست دەهێنێت وەکو گریمانی بەهێز بە دڵنیاییەوە هەڵبژاردنەکە زۆر زەحمەتە و سیستەمی هەڵبژاردنەکەش جیاوازە لە جارەکانی پێشوو بەڵام ئێمە ئومێدمان هەیە کە بە دڵنیاییەوە من لەم هەڵبژاردنەیە ژمارەی کورسیەکانمان لە بشارەیە زیاتر ئەبێ کەمتر ناوێت بە دڵنیاییەوە چونکە حزب دیراسەیەکی باشی وەزعەکەی کردووە و ئەوەندەی ئێمە تێبگەین کاندیدەکان لە ئاستێکی باشدان و جموجوڵی کاندیدەکانمان جموجوڵی ئۆرگانەکانی حزب باشە هاوتەری بن پێکەوەنین بەڵام هاوتەری بن و پاڵپشتیەکانی جەنابی سەرۆکیش بەڕاستی دەورێکی معنەوی زۆر زۆر گەورەی هەیە لەسەر خەڵک کاک بەشاد کورسی زیاتر لەم بازنەیە یەکسانە بە خزمەتی زیاتر دروست موشیعاری پارتیە بۆ سنووری سلێمانی چۆن ئەم قەناعەتە لای خەڵک دروست دەکەن بۆ نمونە بە دڵنیاییەوە لە هەر شوێنێک پارتی زۆری نەبوو بێ خزمەتی زیاتری کراوە بە دڵنیاییەوە لە هەر شوێنێک سەرۆکی شارەوانەکەی لە پارتی بوو بێ خزمەتی باشتی کراوە بە دڵنیاییەوە لە هەر شوێنێک پاراستنی ئەو شوێنە فەرماندەکانی بەدە پارتی بوو بن منطقەکە ئەمینتر بووە بە دڵنیاییەوە ئەگەر لەم شاری ئێمەیە پارتی کورسیەکانی زیاد بکەن بە دڵنیاییەوە سبینێ مەسەلەن پارتیش گرنگی زیاتر بەم شارادا کە پێشتریش داوێتی ئەو گرنگی کە پارتی دەیەوێت بەم شارەی بدا بە دیاریکراوی خۆی لە چیدا دەبینێتەوە وەکو کارنامە و کاندیدانی پارتی بە دڵنیاییەوە یەکشت هەیە زۆر لە هەموو ئەوشتانی تر مهمترە بەڕای من کاتێک کە پارتی لە هەر چوار پارێزگاکە ببێ بە زۆرینە بە تایبەتی لە سلێمانی کە قورسایەکی زۆری هەیە مەساحەیەکی زۆرە گرنگترین شت کە پارتی ئەتوانێت بیکا لە کاتێکا کە زۆری نەبێ کە ئەیشیکا ئەوەیە کە لە پەرتەوازایی ڕزگارمان دەکا لە هەڕەشەی ئەوەی کە ئەم شارە لە هەرێم بینینە دەرەوە و بیخینەوە سەر عێراق کە هەڕەشەی ئەویان لێکردین ئیتر ئەو هەڕەشەیە ئەبێتە بڵکی سەر ئاو کاتێک کە پارتی لەم شارەیە زۆری نەبێ دوای ئەوەی کە یەکگرتوویەکی زۆر دروست دەبێت دوای ئەوەی کە حکوومەتێکی بەهێزمان دەبێت و ئەو حکوومەتە بەهێزە خزمەتێکی باشتر بەم شاراکە دواتر ئەگەر پارتی هێزی یەکەم و زۆرینە و ڕەها بێ دەتوانێت بڕیار لەسەر ئەوە بە داهاتی مەرزەکان هەر هەمووی بچێتەوە بۆ یەک شوێن ئەوش کە خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئێستا ناچێتەوە باش ئەو کاتە کە داهات زۆرە بێ و کاتش کە داهات زۆر بوو سلێمانی خزمەتی زیاتریەکرێ ڕۆژەی زیاتری بۆ دەرەچێت بەرچاوتان ڕوونە ئەم زۆرینە پەرلەمانی بەدەست بێنن لە سلێمانیە پەنا بەخوا و پشتیوانی خەڵک ئێمە چاوەڕێ ئەوەی بەڵام ئەمە هەڵبژاردنە ئەگەر هەڵبژاردنێک پاک و بێگەر بکرێ ئەگەر دەستکاری ئەنجامەکان نەکرێ ئەم گومانە پارتی جەماوەرێکی هەیە باشە پارتی جەماوەرێکی هەیە سابتە کام پارتی ئەمڕۆ دوێنێ لە پارتی نێگەران بووە ئەمڕۆ شەڕ بۆ دەنگی پارتیەکە با پرسیارەکە ئاوا بکەم کێن ئەوانەی دەنگ بە پارتی دەدەن تەنها پارتیەکانن یاخود بازنەکە فراوانتر بووە هەموو ئەو خەڵکانەی کە چاوەڕی دەست و دەمی پارتین بۆ خزمەتی زیاتر ئامادەن دەنگ بەم لیستە بن لەناو پارتیا قسەیەکەیە ئێمە ئەڵێن هەموو ئینسانێکی باش بە پارتی ئەزانین هەموو ئینسانێکی نەتەوەی بە پارتی ئەزانین هەر ئینسانێک باوەڕی بەسەر بەخۆی کوردستان بێ بە پارتی ئەزانین هەر ئینسانێک باوەڕی بە هەڵەی خۆی بێ و بە محاسەبەکردن هەوێ ئەمە بە پارتی ئەزانین بۆیە
بەڕای من ئەو دەنگانەی کە بۆ پارتی دێن لە هەموو هەڵبژاردنەکان شەهروا بۆ ئەم جارە باشتری ژەبێ بەشێکی زۆر لە دەنگەکانی پارتی هی دەرەوەی تەنزیمن خەڵکەیە لە ناو لایەنەکانی ترایە دەنگ بۆ پارتیەدا ئەم جارە خەڵکەیە لەلایەنێکی ترایە خەدەماتی لە هەولێر و دهۆک بینەوەی ئەم جارە دەنگ بۆ پارتیەدا کاک دشاد ئەو ڕاپرسی و فیدباک و وەڵسەنگاندنی کراوە بۆ لیستی 190 پارتی بەتابەتی لەم سنوورە ئەم ڕاستی بەڕێزیت پشتڕاست دەکاتەوە بۆ نمونە کە ئەوانەی کە دەنگ بە پارتی دەدەن تەنها پارتیەکان نین و بازنەی جەماوەری پارتی زۆر لاڵکشان و فراوان بووندایە زانی چۆنە پارتی ڕاستە حیزبە وەکو حیزبەکانی تر باشە بەڵام سروشتی پارتی طبیعەتی پارتی سایکۆلۆژیای پارتی وەکو یەوەکانی تر نییە پارتی ئیش لەسەر ئایدۆلۆژیا ناکە کۆمەڵی خەڵکی محەدەد بێ ئەندامی بێوین بێ پارتی ئەندامی هەیە لایەنگری هەیە دۆستی هەیە و پارتی خەڵک هەیە وەکو پارتی نابێ بە پارتی باوەڕی بە حیزب نییە بەڵام قیادەی پارتی بەدڵە لاجی پارتی بەدڵە لە مەسەلە نەتەوەیەکاندا لە مەسەلە وەنمونە خەڵک لە 96 پێش 96 هەولێری بینیوە و دوای 96شی بینیوە هەیە شارە خزمەت کراوە کاکە بۆیە خەڵک لەم دیدگایەوە خەڵکی ئێمە ڕۆشنبیرە ئانیشتە بینێ خەدەماتی هەولێر و دهۆکی بینیوە باشە هەرچەند گلەیەکیش هەبێ بەڵام هەولێرمان بینیوە جادی 60 هەبوو هەموو ئەو ئەزمونەی کە لە بواری حکومڕانی و ئیداری و کارگەڕی لە هەولێر و دووە کراوە پارتی لە دوای 20 ئۆکتۆبەر لە دوای پێکەنانی حکوومەتی کابینەی دەیەمی حکوومەت لە سلێمانی هەڵەبجە ئیداری ڕاپەڕین گەرمیان دوواری دەکاتەوە هەمان ئەزمون خۆی یەک شت هەیە ئێمە بە هەڵەیانەچی باشە ئێستاش پارتی بە پێی توانای خۆی و زیاد لە پێویستی زیاد لە حەسەی سلێمانی خۆی خزمەتی سلێمانی کردووە ئەمە ئیداری ئێرەیە لەگەڵ ڕێزمە ئێمە قسەکەوا ناکەین بەڵام کەم تەرخەمی کە کراوە لێرە ئیداری ئەم شارە بەدەست ئێمەوە نەبووە بەڵام زۆر مەشروع هەیە کاتێک کە بودجێ بۆ تەرخان کراوە دوو جاری تر دیسان بودجێ بۆ تەرخان کراوەتەوە و زۆر جار لە سەرۆکایەتی حکوومەتەوە مەسەن پارەکەی بۆ تەشخیص کراوە نەک لە حەسەی شارەکە بۆیە با ئێمە لە یەک ڕوانگەوە پارتی ببینین ڕوانگە واقعەکە پارتی دەسەڵات بوونی لە سلێمانی ناکا بە مەرج بۆ خزمەتکردن پارتی بە واجبی خۆی دەزانێت ئەگەر لێرە لە ئیدارەدا نیشانە بێن هەر خزمەتی ئەم شارە ئەکا چونکە ئەم ژارە بەشێکی گرنگە لە مێژووی پارتی بەڵام دەسەڵاتی زیاتر یەکسانە بە خزمەتی زیاتر بەدڵنیایەوە من ئەگەم ئەگەر لایەنە کارگەڕ و ئیدارێکەوە بەدەستەوە بێت حتمما و کاتە دەست دوڵاترە بێ بۆ ئەوەی کە بەدڵی خۆت و خەڵکەکەیش خزمەتکەیت بەدڵنیاییەوە ئەم ئەگەر پارتی ئەم شارە ببێ بە زۆرینە ئەم دابەش بوونە نامەعقولە نامێنێت کە ئێستا لە ساحی سیاسی هەرێمی کوردستانە هەیە ئەم لا بەدەست ئەو لا بەدەست ئەوە ئەمە نامێنێت کە ئەمە نەما پارتی ئیتر دەستکراوە دەبێت بۆ هەموو خزمەتێک پارتی بەڕاستی سلێمانی بەشاییەکەمی خۆی دەزانێت لێرە لەم شارەیە لەسەر جنێونەدان بە سەرۆکی ڕۆحی نەتەوەی کورد مەلام سەفای بارزانی خەڵک لە سێدارە دراوە ڕژەمی باز لە سێداری داوە ئەم شارە شارێکی خۆشەویست بووە لای جەناوی بارزانی و شارێکیشە بە شاری پارتیە زانین ئێمە نفوز لەکوێ و کێ لەکوێیە ئەمە نییە ئێمە نیشتیمانمانە ئەم شارە نیشتیمانی پارتیەکانە دوای هەڵبژاردنەکان جوگرافیای شارەکان جۆرە لە داڕشتنەوەی بۆ دەکرێت ئەو ڕیزبەندی و پۆڵێنکاری کە پێشتر هەبووکو بەڕێز ئاماژت پێکرد دەبێت بە یەک پارچە بە دڵنیایەوە ئەگۆڕێ ئەمە گرنگە ئەمە بکرێت ئەگۆڕێ گۆڕانکاری ئەبێ بەڵام بۆ یەک پارچە بوون بە چاوەڕێ ئەنجامەکان بکەین بە تەکید لایەن هەیە کە گرەوە کە کورسیەکانی زیاکەن بەڵام لەوانەیە کەم بکەن لایەن هەیە حیزبی لێجیابۆتەوە لایەن هەیە لیستی لێجیابۆتەوە ئەمانە یەکگرتنەوەیان قورسە لە بەرامبەر بۆیە باشە پارتی هێزی خۆی لە شوێنی خۆیەتی وەزیایشەکە باشە خەڵکی تر پارچە بووە بۆیە من تەمەنا ئەەکەم ئەوەی کە گرنگە
هەرێمی کوردستان یەک شتی هەیە پارتی سەرکەوتنی پارتی یەک شتی تایە کاگەر سەلان بەڕاستی پارتی لە زۆر لە هەڵبژاردنەکانە ئەنجامی زۆر باشی بەدەستێناوە دوجار کاتونەتە سەر تەشکیلکردنی حکومات حیزێک هەبووە لەوانەیە بەش یەک وەزارەت کورسی هەبوو بێ سێ وەزارەتی وەرگرتووە دوو وەزارەتی وەرگرتووە وەزارەتی پارتی وەرگرتووە حەسەکە هی پارتی بووە پارتی بۆ دڵنیابوون و بۆ پتۆکردنی ئەم حکومەتەوە بۆ خزمەتی زیاتر بۆ ئەوی گرفت دروست نەبێ خەڵک حسەی خۆی بەکەم نەزانێ و کێشە دروست نەبێ هەستاون وەزارەتێک کە قابلی ئەوە بۆ وەزیرەکەی پارتی بێ وەزیرەکان داوە بەلایەنێکی تر ینی تا ئێستا دوو لە هەمان ڕوئیا و بەرنامەی پارتی بۆ ئەمە هەڵبژاردنە و لە دوای دەرەنجامی نەتیجەکان بە هەمان پێوە بە هەمان تێگەشتنی جارە مامەڵە دەکات یاخود داڕشنەوە بە سیاست و بەرنامەی خۆی لە جۆر و شێوازی مامەڵەکردن لەگەڵ حیزبەکاندا دەڕێژێتەوە بەتەئکید لە ئێستاوە ئامادەکاری کراوە تەواویش بووە بۆ ئەو گۆڕانکاریە بەڵام باشە دوجار گۆڕانکاریەکە چۆن دەبێت وڵی لە ڕاگەیاندنی کەرنەڤاڵی ڕاگەیاندنی کاندیدەکانە جەنابی سەرۆک قسەیەکی فەرمووی لە دوای 20 ئۆکتۆبر یەک حکوومەت یەک هێزی پێشمەرگە یەک ئیدارە قسەی سەرۆکێک لاکەرەوەی لای ئەمە لە ڕوئیا و دیدگا و بەرنامەی پارتیا چەسبیوە قسەی سەرۆکەوە ڕوونە قسەی سەرۆک قسەیەک لاکەرەوەیە چونکە سەرۆک کاتێک قساکە کە لەوانەیە لەگە مەکتەبی سیاسیا قسەی کردبێ کە لەگەڵ خەڵکی ترا قسەی کردووە ڕاوێژیان کردووە و کاتێک قساکە کە دڵنیایە لێ ئەم یەک گرتوویە یەک حکومات یەک هێزی پێشمەرگە یەک ئیدارە ئەم سێشتەیەک بێ هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە زۆر پێشەکەوێ لە ڕووی ئیداریشەوە خەڵک سودمەند دەبێ و حیزبەکانی تری سودمەند دەبن بەڵام پارتی عادەتەن بە پێی بارودۆخ لەمەدا پارتی پێویستی بە هاوکاری حیزبەکانی دیکە نابێت لە ئەسنای پێکەنانی حکوومەت بێگومان نەتیجە مهمە بەڵام پارتی هیچ کاتێک هیچ لایەنێک زەربی سفر ناکە پارتی هەمیشە پێی خۆش بۆ هەموو لایەنەکان لە حکوومەتە بن بەڵام پارتی وازی لەوە هێناوە من بەڵام نەک بەم شێوازەی ئێستا وازی لەوە هێناوە حەقی پارتیەکان با بە حیزبێکی تر وازی لەوە هێناوە ئیستیقاقی خۆی با بە خەڵکێکی تر پارتی ئەم قوربانیی بۆی داوە بۆ ئێم هەرێمە بە یەکگرتووی بمێنێتەوە وا ئێستا خەڵک لێناو خۆمان ئەوە ئەم یەکگرتوویە تێک بە بۆی دەچێتە سەر بە دڵنیایەوە نەخێر ناچێتە سەر چکە خەڵکی کوردستانەوە قوڵ ناکە ئێمە خۆ هەومان دەبینین خەڵکەیە سەرکردەی کۆنی ئەم ئەحزابانەیە کە پێشتر شەڕی پارتیان کردووە ئێستا خەڵک پێیانەڵێ پارتین بۆ خەڵکەیە نزیکترین کەسی سەرکردە سیاسیە گەورەکانی غەیرە پارتیەکان و ئێستا باشە ڕوئیای پارتیان بەدڵە ئێستا پەشیمانن لەوەی کەواتە با پرسیارەکە ئاوها بکەم ئارامی ئاوادانی خۆڕاگری پێکەوەی کە دروشبی سەرەکی پارتی لە هەڵبژاردنە تاکوێ تاکەی بەردەوام دەبێت پارتی لە سەرەتای دروستبوونیەوە ئەم دروشمانەی هەر هەبوو و هەر لەسەریش ڕۆیشتووە و هەتاوەکو ئەم میلەتە پێویستی پێی بێ کە هەر پێویستیشمانە بێ کەواتە بەردەوامە بێ نقطەی نییە ئێمە نقطە لە دوای ئەو کەلیمەوە دانانین چکە بێ بەردەوام بێ ئارامی هەموو کاتێک پێویستە بۆ خەڵک ئاوەدانی هەموو کاتێک پێویستە بۆ خەڵک باشە باش خۆڕاگری هەموو کاتێک پێویستمان پێیدی پێکەوەی جوانمانەکە پێکەوەی ئەمان هێڵێتەوە پێکەوەی لە دووبەرێکی ئەمان پارێزی پێکەوەی خۆشەویستی خەڵکمان بۆ مسۆگەرەکە پێکەوەی خەڵکی ناڕازی کەمەکاتەوە کاکە پێکەوەی ئێمە نمونەیەک بێنینەوە لە دوای ڕێکەوتنی استراتیژی نێوان پارتی دیموکراتی کوردستان وێشێتی نیشتیمانی کوردستان کە سەرۆکی بەڕێزمان کاک مەسعود بەرزانی و جەنابی بەڕێز خوا لێ خۆش بێ مام جەلال خوعافریکا ئەم ڕێکەوتنە استراتیژیە ئێمە هەمومان بیرمانە یعنی خۆشیێکی خستان وڵاتەوە چ ئەمنیەتێکی دروست کرد چی قووەتێکی دا بە هەرێمی کوردستان و دوایین پرسیار
ئەم یەکترشکاندنە ئەم منافەسە ناشرینەی کە لە نێوان ئەحزابەکان ڕوودەدا و بە تایبەتی بەرامبەر پارتی دەکرێت ئەمە کاری گەری دەبێت لەسەر بۆ نمونە ئەو پێکەوەیە کە بەڕێزت ئاماژە پێ دەکەی لە داهاتووی قۆناغی حکومڕانی هەرێم یان ئەمە تای هەڵبژاردنەوە لە شوێن و کاتی خۆیان کۆتایی پێێت دەکرێت بەشێکی زۆری تای هەڵبژاردنە لە زۆربەی هەڵبژاردنەکانە هەبووە ئەم مۆزوعە بەڵام هیچ هەڵبژاردنێک حملە هیچ هەڵبژاردنێک هەڵمەتی هیچ هەڵبژاردنێک وەکو ئەم جارە نییە هۆکارەکەی چەند شتێکە ینی یەکتەوە نییە هۆکاری یەکەمیان ئەوەیە کە دەوڵەتانی ئەقلیمی و بە بەغاشەوە کار زۆر لەسەر ئەوەکەن گرە و زۆر لەسەرەوەکەن کە پارتی دیموکراتی کوردستان کورسیەکانی لە 30 کورسی زیاتر نەبێت بۆ ئەوەی حکوومەتی پێ تەشکیل نەکرێت تێگەیشتی دواتر مەسەلەن 2 حیزبی تر بتوان حکوومەت تەشکیلکەن ئەمەش لە چیەوە هاتووە کاریگەریان لەسەر ئەحزابی ناوخۆی خۆمان هەیە ئێستا ینی بەشێک لە حیزبەکان هەمان نەهز ئیشەکەن نایەن ئیش لەسەر خەڵک بکەن دەنگی پارتی کەم بکەنەوە بە مەشروعی خۆیان بە مەشروعی ڕەوا بە خزمەتکردنی خەڵک دەنگیان زیادکەن یەن بە لێدان لە پارتی بە لێدان لە شخصیاتی پارتیەکان بە لێدان بە هەجومکردنە سەر پارتی بەڵام کاکشاد خۆم لێدانە لە پێشووترا هەبووە لە نێو پارتیە جێگەی خۆی نەگرتووە کەواتە ئەم جارە بۆیان دەچێتە سەر یان هەروەکو ماوەکانی ڕابردوو چۆنەڵی هەوڵێکی پوچەڵ و زۆر خەیاڵقڵاویە زۆر جار ئێمە وەکو ئەندامانی پارتی وەکو کادرانی پارتی باوەڕکە ناومێت بووین سەرۆک ناومێت نەبووە من ئێمە وەکو کاندیدانی پارتی خزمەتی جەنابی سەرۆکا بووین زۆر بە ئومێدەوە قساکە و تەسەوور دەکرێت کە گۆڕانکاریێکی گەورە لە ناوچەکەدا ڕوودا لە بەرژەوەندی کوردیش بێت باش قەزەی پارتی قەزەی کووردە پارتی نایە خۆی بەم شتە لاوەکیانەوە مەشغوڵکە بەڵام ئەم دژایەتی کردنە ئەم هجوومکردنە سەر پارتیە خەڵکی تر ئەگەیەنێتەوە قەناعەتەی کە پارتی حەقا ئەم وڵاتانە بۆ ئەیانەوێت لە پارتی بن و پارتی کەمکەنەوە پارتی زائیفکەن باش ئێستا پارتی بە یەک کەلیمە ئۆکەی بۆ ئەم دەوڵەتانە بکە تەنازول لە کۆمەڵەشت بکە بۆ نمونە بڵێ ئێمە ریفراندۆممان کرد لی پەشیمانی باوەڕکە هیچ مشکلیان نێ پارتی هەر 100 کورسێکە بەرێ هیچ مشکلیان نابێت بەس پارتی قەزیێنەتەوەیەکە لابەرێ بیخاتە بەڵام پارتی ئەوە ناکە پارتی لە هەموو عێراقدا دەوڵەت هەیە لە هەموو عێراقدا 2 شاری بەدەستەوە نیە هەولێر و دوهۆک پارتی ئاستەنگە بۆ تەواوکردنی هیلاری شیعی باشە شیعە وڵاتێک نییە چەند وڵاتێکن باشە کاکە پارتی مەبدەئی هەیە پارتی دێ مفۆزات لەگەڵ لایەنەکانی ترەکە بەڵام لە مەبدە لا نادا پارتی وەکو گیانێکی ڕسمی ئەوێ ئەم هەرێمە مامەڵی لەگەڵا بکرێ نەوەکو دەوڵەتانی ئیقلیمی وەکو لایەنگری خۆیان وەکو شتێک بڵێن بندەستی خۆی دەوڵەتێکی بندەستی خۆیان مامەڵی لەگەڵا بکەن پارتیەوەی قوبوڵ نییە و زۆر بازیشی لەسەر ئەوە داوە پارتی کاک دڵشازۆ سپاس بۆ ئامادەبوونی دەمەوێت لە کۆتایی بەرنامەکە ژمارە و ناوی خۆت دووبارە بکەیتەوە بۆ ئەوەی وەکو بانگەشە و ڕێکلامێک بۆ بەڕێزت سپاس بۆ ئێوە من دڵشادی عومەر نووری کاندیدم لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 190 کاندیدی ژمارە 20 و ئەگەر متمانەی خەڵک بەدەست بێنم دڵنیام لەوەی کە ئەو متمانەیە نادۆڕێنم من بۆ خزمەتی خۆم ناچم بۆ ئەوێ بۆ خزمەتی خەڵک بچمە ئەو شوێنە بە هیوای سەرکەوتن زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێز دڵشاد عومەر کاندیدی ژمارە 20 لە لیستی 190 پارتی لە بازنەی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر بیت بینەرانی بەڕێز و خۆشەویستە بەرنامەیەکی دیکە و کاندیدێکی دیکە خواتان دەکەم.